ئەمڕۆ دانرابوو بە دانیشتنی کۆتایی لە پەڕاوی تایبەت بە تاوانلێکراو سێوە قادەنووری. ئەوە بوو ئێمە وەکو بریکارانی داواکارانی مافی کەسی لایحەی خۆمان تەقدیم کرد کە پێک هاتبوو لە 21 لاپەڕا. تیایدا لە سەرەتاوە لە قۆناغی لە کۆڵینەوە و لە دادگایکردندا هەموو وردەکاریەکانمان خستەوە بەردەم محکەمە و محکەمەی بەڕێزمان وەبیل هێنایەوە لە دوا وردەکاریەکان و لە سەرەتەکانی سەرەتای ڕووداوەکە و پێش ئەوەش داوای ئیدانەمان کرد، داوای ئیدانەی تۆمەتبارمان کرد بەپێی مادەی 406 یەکەم زا لە یاسای سزادانی عێراقی کە هەر بەو مادەیەش بوو دادگای بەڕێز ئیدانەی تۆمەتباری کرد. لە هەمان کاتیشە داواکاری گشتی بەڕێز بە هەمان شێوە لایحەی خۆی خوێنەوە کە گەیشتە سەر لایحەی بەرگری لە تۆمەتبار پارێزەرانی ئەوان داوای مۆڵەتیان کرد لەبەرەوەی کە لایحەی بەرگریان ئامادە نەبووە. هەر بۆیە دادگا مۆڵەتی پێدان و دادگایەکە تەجیل کراوە دواخرا بۆ سێشەمەی داهاتوو، واتە دوای 2 ڕۆژی تر. سێشەمە تر هیچ بیانێکی قانونی نەماوە، سێشەمە بێگومان دووە دانیشت نەبێت. ئەمە هیچ ئەوە نازانم 15 بوو 13 بوو ئەلەو بابەتانە بوو. ئێمە بەپێی ئەو بەڵگانە کە لە بەردەستمانە هەیە و قەناعەتی ئێمە ئەبێ بەپێی مادەی 406 سزا بدرێت. سزاکەی بەڕێی ئێمە لە سێدارەدا نەبێت بەپێی ئەو مادەیە کە تۆمەتی ئاراستەوە کراوە. زۆر ئاساییە، چونکە زۆر ئاساییە ئەو دواکەوتنانە زۆر ئاساییە، بە تایبەتی ئەم ماوەی کەرەنتینەی خۆتان نەزانن ئەوە هیچ دادگایی نەکراوە. لە هەمان کاتیشە ناو دۆسیەکە دەیان کەسی تایە وەکو داواکاری مافی کەسی، وەکو شاهیدەکان، وەکو شاهیدی بەرگری تۆمەتبار زۆرن، لەبەرەوە دادگاش ناکرێت بە دانیشتێک و دوان فریا ناکەوێت کە تاویکات و لە هەمان کاتیشە بە حکمیەوەی کە کێشەکە زۆر قورسە، 3 کوژراوی تایە، 3 تاوان لێکراوی تایە، ئەبێت دادگای بەڕێز زۆر باڵێن وردەکاری تیا بکات. 4 عەفو. تۆمەتبارەکە هێشتا هەر ڕاگیراوە، چونکە ئەو مادەیە کە ئەو پێی ڕاگیراوە قابلی کەفالەت نییە. ئێمە ئەمڕۆ بەس وردەکاریەکانی پێشووتر کە چی ڕوویداوە بە شێوەیەکی قانونی جوان، مەداڕشتنەوەیەکی قانونی جوان خستوانە بەردەم محکەمە. لە هەمان کاتیشە چەندین بڕیاری دادگای تەمیزی مرکزی فیدرالی وەکو نمونە کە هاوشێوەی ئەم کەیسەیە خستوماتە بەردەم دادگای بەڕێز بۆ ئەوەی پاڵپشتێک بێ بۆ داواکاریەکانمان.